بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وا بڕیارە مانگی پێنجەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت سێلانی کوردستانیش لیستێکی یاوبەش بۆ ناوچە دابڕێنداوەکان پێک دێنن هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی و زنەوەی گۆڕان و لیستی یاوپەیمانی بۆ دموکراسی و دادپەروی لیستێکی یاوبەشیان بۆ ناوچەکانی سنووری مادەی 140 پێکێنا بامیان دەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکیدارە محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە لە شاری سلێمانی و محمود ڕەزاندامی پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین. هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەردەرگایە و کوردیش لە هەمووکات زیاتر کێشەی لە دەستدانی خاک و سەنگ و قورسایی هەیە. جگەلەوەش وەک لایەنەکانی دەرەوەی بەرەی ڕاپرسی دەڵێن بەهۆی سیاسەتی تاکڕەوانی پارتی و یەکێتیەوە کورد هیچ کاتێک هێندەی ئێستا پەرت و نائامادە و شڵەژاو و بێکارت نەبووە. وادەی پێکێنانی هاوپەیمانێتی بۆ هەڵبژاردنە گشتیەکانی داهاتووی عێراق کۆتایی هات. لە کەرکووک و ناوچە دابڕێنداوەکان هەرێک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بە یەک لیست بەشداری دەکەن. لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستیش گەرمەی پێکێنانی هاوپەیمانێتیە. لەو میانێشدا دەنگۆی پێکاتنی جبوری و عەلاوی و مطلق لەلایەک و عبادی و عامری و کەتیبەکانی حزب الله و عەسائیبی ئەهلی حەق لەلایەکی دیکەوە هەیە. لە عێراقدا پێکێنانی هەر هاوپەیمانێتیەک لە دەوری خولگەی عبادی و مالیکیدا دەخولێتەوە. بەو پێی پۆستی سەرۆکوەزیران پۆستی هێزە شیعیەکانە و لە ئێستا و پێشتر و لە 4 ساڵی داهاتووشدا حیزبی داعوا زۆرترین چانسی بردنەوەی ئەو پۆستەی هەبووە و هەیە. لە هەمان کاتیشدا بەو پێی سەرۆکوەزیران لە عێراقدا چەقی دەسەڵاتەکانی لا کۆبۆتەوە هەر هاوپەیمانێتیەک کە دروست دەکرێت حساب بۆ دوور و نزیکی لە یەکێک لەو کەسایەتیانە دەکا کە ئەگەری بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمانیان هەیە. بۆ کورد نوری مالیکی کە پێشتر سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێم بە بڕینی بەشەبوجە و موچەی هەرێمی کوردستان تۆمەتباریان دەکرد بەر لە قۆناغی پێکێنانی هاوپەیمانێتی هەوڵی نزیکبوونەوەی لە کورددا و دەستپێشخەری بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کرد. لە هەرێمی کوردستانی شەوە بە تایبەت سەرکردایەتی پارتی بە گەشتبینی و خۆشحاڵیەوە پێشوازی لەو دەستپێشخەریە کرد. لە کاتێکدا لە ڕابردوودا پارتی خۆی بە دوژمنی تاسەر ئێسقانی مالیکی دەزانی. عبادیش کە ئێستا سەرۆکوەزیرانە و موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستانی لەبەردەستە دەیەوێت بە کردەی نیازی خۆی بەرامبەر کورد نیشان بدە. پەیتا پەیدا جەخت لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکاتەوە. لەگەڵەوەشدا وەک دەردەکەوێ بەنیاز نییە لە دەرەوەی یاسا و ئەوەی کە پێی دەوترێت یەک کۆیەک دەکاتە دوو هیچ هەنگاوێک بنێ. لەم نێوەندەدا سەر ڕای بانگەوازێکی کزۆڵی پێکەوەبوونی سەرجەم لایەنە کوردیەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو بەڵام لایەنەکانی بەرەی نێیار بەڕاپرسی نەیانتوانیوە خۆیان دەڵێن هێلکەکانیان بخەنە نێو سەبەتەکەی یەکێتی و پارتیەوە و جارێکی دیکە پرۆسەیەکی تاڵ لەگەڵ ئەو دوو پارتە ئەزمون بکەنەوە کە دواتر لەسەر پێگەی جەماوەریان دەکەوت. بۆیە تا ئێستا هیچ لایەک بەدەم بانگەوازی پێکێنانی هاوپەیمانێتی لەگەڵ یەکێتی و پارتیەوە نەچووە. ئێستا ئەوەی هەیە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی بە یەک هاوپەیمانی بەشداری لە هەڵبژاردنە گشتیەکانی داهاتوو لە ناوچە جێ ناکۆکەکان دەکەن. بە دووریش نازاندرێ یەکێتی و پارتی کە تا ئێستا شمشێر لە یەکدی دەسون و لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووشەوە دەستەواژەی خیانەت و خەنجەر لە پشتەوە لە یەکدیدان لە نێوانیاندا هەبوو بە یەکەوە هاوپەیمانێتیەک پێک بهێنن. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ماوەسا بەخێر بێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەوە بکەین کە ئێمە لە بەردەم دوو هەڵبژاردنین بۆ عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێتان وایە گۆڕانکاری نوێ بەڕێوەیە لە دوای ئەم هەڵبژاردنە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. لە ڕاستیدا گۆڕانکاری زۆر گەورە لە ماوەی ڕابردوو لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان ڕوویدا و ئەم گۆڕانکاریانە هێشتا بەردەوامن و من پێم وایە دوای ئەم هەڵبژاردنانەی کە دێتە پێشەوە هەم لە عێراقی فیدراڵ و هەم لە هەرێمی کوردستان گۆڕانکاری تر و دەموچاوی تر و هاوپەیمانێتی تر و شێوازی تر دێنە پێشەوە چونکە یەکەم ئەوانەی پێشووتر حکومی ئیدارەی ئەم وڵاتیان کردو بەڕاستی تیا سەرکەوتوو نەبن وەشکستیان خواردووە. دووەمیش خەڵک
پێم وایە خەڵکی کوردستان و عراقیش تا ڕادەیەکی باش وشیار بۆتەوە بەوەی بزانێت چێ خزمەتی کردووە چێ خزمەتی نەکردووە کێ لەگەڵ خەڵک و بەڵێنەکانی ڕاستی کرد ئەو بەڵێنانەی لە کاتی هەڵبژاردندا بوویان. بۆیە من پێم وایە گۆڕانکاری گەورە دێتە پێشەوە دوای ئەوەی کە ئەم هەڵبژاردنانە دەکرێت بە تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە 12/5 کە کاتەکەی دیاری کراوە ئێستا هاوپەیمانەتەکانە بێ ناوی خۆیان تۆمارکەن ئەمایان دەتوانین بڵێن کاتەکەشی دیاری کراوە. من پێم وایە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی هەر لەو کاتانەدا دەبێ و ئەگەر احتیمالە کەمێک دواتر یا پێشتر بێ چونکە لە کوردستان ئێمە کاتەکەی بەسەر چووەوە دەبوو ئێستا بکرایە بەداخەوەی لێم و لە بەغدا زیاتر قێران و کێشەمان هەیە پێویستیمان بەو هەڵبژاردن وێکلاکردنەوەی هەیە و ئەگەر بێت و ئێمە هەڵبژاردنمان لە کاتی خۆیان بکردایە ئێستا حکوومەتێکی نوێمان هەبوایە ئەو حاڵ و پەرتەوازەیەش کە بەسەر میلەتی کووردا هاتووە و ئەو بارودۆخە دژوارێکی ئێستا هەیەی ئاوا پیاتێپەڕ نەدەبووین و پێم وا بوو ئێستا لەوانە بوو هەموو لایەنە کوردیەکان بەیەک هاوپەیمانەتیدا بەزینایە بەرامبەر بە بەغدا. بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتی لە کوردستانە هەبوو کارێکی کردووە کە تەبایی پێکەوە ژیانی تێکداوە وای کردووە خەڵکی کوردستان سیقە و متمانەی نەمێنێ بەڕاستی بەوان و پێم وایە قەیرانێکی زۆر گەورەی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە کە بێت چەندین ساڵ ئیشی لەسەر بکرێت تا وەزاکە بێتەوە جێگە و ڕێگای خۆی. یعنی دانەبەزین لەگەڵ ئەم دەسەڵاتە لە بەژۆندی خەڵکی کوردستاندایە بەوە چون من بەش بە حاڵی خۆ من پێم وایە هەڵبژاردنەکان دووسێ جۆرن. جۆرێکیان هەڵبژاردنەکانی بەغدایە با بڵێن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقا ئەمەیان ئەوش دوو بەشە بەشێکیان لە ناو چەند جێناکۆکەکانن ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن بەشێکیان لە ناو هەرێمە. لە ناو هەرێمی کوردستان ئەگەر هاوپەیمانێتی ببێ باشە نەش بێ ئەزبەر ئاسایی هەر لایەنێک بەجێ خۆی دابەزێ بۆ بەغدا ئاڵێم یعنی بۆش لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستان کە بۆ چوونی من ئەگەر بە یەک شەوە دابەزینەوە هاوپەیمانیەکە هەر گرنگی خۆی دەبوو بەڵام تۆزێک ناڕۆشنیەک هەیە لە نێوان سەرجەم ئەم لایەنانەی کە هەن چونکە لە ڕاستیدا بێەوە بزانین کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک حیزب و هاوپەیمانەتی تازە دروست بووە. هاوپەیمانەتی بۆ دیموکراسی و دادپەروەریەکێکە لەوانە کە تا ئێستا حەجم و قەبارەی خۆیان نازانن چەندە حیزبەکانیش نازانن خۆ دەزانین لە کاتی هاوپەیمانەتیەوەش گرنگە بەڵام من دەستخۆشی لەو لایەنانە کەم کە توانیان ئەمە واز لێبێنن لانی کەم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەو ناوچانەی پیان دەڵێن جێناکۆک توانراوە ئەم هاوپەیمانەتی دروست بکرێ لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانەتی بۆ دیموکراسی و دادپەروەری و خۆشحاڵیشم بەوەی کە پەیوەندیان بە چەند لایەنێکی تریشەوە کردووە حیزبەکانی تر بۆی بێنە ناو هاوپەیمانەتیەکە و من بەکارێکی گرنگی و نیشتیمانیشی ئەزانم کە ئەو حیزبانە خۆشتان ئەزانن لەو ناوچانە دەنگهێنان زۆر ئەستەمە بەتەنیا نایە سەرجەم حیزبەکان لە یەکگرتوش و بزوتنەوەی ئیسلامیش و لە حیزبی شیوعیش و لایەنەکانی تریش بێنە پاڵم هاوپەیمانەتیە بۆی پێکەوە نمونەیەکی تازە پیشان بدرێت لەو ناوچانە و پلان و بەرنمەیەکی تر هەبێ بۆ زیندوکردنەوەی ئەو ناوچانە ئەوەی کە خەڵک تێکی داوامان دروستیکەنەوە. سپاس دەکەم ماوەسەد بەتەگرم و لای بەڕێز دەگەر بچین لای کاک محمود. کاک محمود زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا بەڕێز کۆمەڵێک زانیاریمان سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان پێ بدەهێت هەم لەسەر ئەوەی کە ناکۆکیە بوو لەسەر وادەکەی و هەم لەسەر جۆری هاوپەیمانێتەکان کە ئێستا لاران دواترش قسە لەسەر و لیستە هاوبەشە دەکەین کە سێلایەنەکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەرێن پێکانێنەوە. سپاس کاک حەکیم بۆ بەڕێزی سڵاو ڕێزم بۆ کاکدارە و هەروەها بۆ بینەرە بە ڕێزەکانتان. لە ڕاستیە هەڵبژاردن لە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە عێراقا لە لای حکوومەتەوە دیاریکراوە کە 12/5 ئەم ساڵە بەڵام ئەمە هەتاوەکو پەرلەمان تەصدیقی نەکا لە ڕاستیە نابێ بە مێژوێشی جێگیر بۆیە ئێمە لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی یەکشەمە جەلسە هەیە لە ئەنجومەنی نوێنەران وایتە بڕیارە ئەم هەموو جەلسەیەک بخرێتە ناو بەرنامەی کارەوە تاوەکو تەصدیقەکرێت تاوەکو دان بە ڕۆژەکە ئەنرێ و ئیتر ئەبێ بە بڕیاری پەرلەمانیشی لەسەر چکە داوای حکوومەت دەبێت پەرلەمان موافقەتی لەسەر بکە هیوادارین بکرێت بەڵام
ینی شتێک نییە کە بە دڵنیایی بڵێ بە دڵنیایی لەبەر ئەوەی مکەونی سونی هەمویان بەیەکەوە ئەوان دژی ئەو مێژووەن و هەنێ لایەنی کەش لە ڕاستیە لە ناو شیعەش هەیە و لە ناو کوردیشا هەیە پێیان خۆشەکە بەڵێ دوا بکەوێ باشە هەڵبژاردن دوا بخرێت لەبەر ئەوە من دڵنیانیم لە ڕاستیە بەڵێ ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە بۆچی سونەکان وا پێیان باشە کە هەڵبژاردن لە مانگی 5 دوا بخرێ و ئەو لایەنە شیعەکان مەسەن لایەن بۆچی داواکەن لەلایەن لایەنە کوردیەکانە کامانن ئەوانەی کە ئەوانیش کە پێیان باشە دوا بخرێت لایەنە سونیەکان بە ئاشکرا و توانە بەڵام نامەوێت ناوی لایەنی کوردی و شیعی بێنم لایەنی کوردی و شیعی هەنێک کێز هەن گەورەشن بە بەرژەوەندی ئەزانن دوا بکەوێت لەبەر هەنێ بابەت کە پەیوەندی بە خۆیانەوە هەیە ڕەنگە ترسیان لە ئەنجامی هەڵبژاردن هەبێ بەڵام سونەکانیان شاردۆتەوە هەمویان داواکەن لەبەرەوەی ئەڵێ ئێمە 3-4 پارێزگای هەموو پارێزگا سونیەکان لە ڕاستیە تووشی شەڕی داعش بوون وێران بوون ئاوارەیەکی زۆریان هەیە کە بە ملیۆنانە ئەوان ترسیان هەیە و لە ڕابردووشیان لە ڕاستیە ئەوانەی کە ئێستا لە وەکو سونە لە حیزبە سونیەکانیان بەدەستە و لە واجی هەیەیان خۆیان هەستەکەن کە دەنگدەرەکانی خۆیانیان لێ ناڕازیە چونکە لەو فترەیە کە تووشی ئەو هەموو قەیرانە بوون نەیانتوانیەوە بە دەنگیانەوە بچن نەیانتوانەوە شتێکیان بۆ بکەن سوودێکیان پێ بگەێنن ترسیان هەیە لە خۆشیان لە ڕاستیە لەبەرەوە ئەوە بیانۆکان ئەوەیە کە ئەبێ شارەکانیان ئاوادام کرێتەوە و ئەبێ ئاوارەکان هەمویان بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان بۆ ئەوەی بتوان بە ئیسراحەت دەنگ بدەن شکە ئەوان ئەڵێن هەنێک ینی بەدەیان هەزاریان هەیە چوونەتە تورکیا بەدەیان هەزاریان چوونەتە شوێنی کە چوونەتە هەرێمی کوردستانەوە بە سەدان هەزاریان لە هەرێمی کوردستانە و بەشێکیان چوون بۆ شارە شیعیەکان ئەڵێ بۆ پەرتو بڵاویە لەو شوێنانەی کە لێین تەسیری هێزە سیاسەکانی ئەو شوێنانیان لەسەر ئەبێ لە کاتی دەنگدانا بۆیە ئەنجامی دەنگدانەکە دروست نابێت ترسی ئەوان هەیە لەبەر ئەوان بە ئاشکرا داوای ئەی سەبارەت بەلایەنە کوردیەکان هەڵبژاردنەکەن لانی کەم بۆ 6 مانگ بە مەرجێک کە حکوومەت پلانی هەبێ بۆ بتوانێت لەو 6 مانگیان بەشی هەرە زۆری ئەگەر هەمووشیان نەبێ بەشی هەرە زۆری ئەوانەی کە ئاوارە بوون لەسەر ماڵ و حاڵی خۆیان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان ئەمە بیانووی سونەیەوە بەشێک لە ڕاستیشی تایە بەڵام هێزی شیعەشان کە ینی ئەوان لە میدیایان ناڵێن با دوا بکەوێ بەڵام پێیان باشە ئەگەر دوا بکەوێ من ناوێن ناهێنم بۆ ئەوەی دوایی ینی چکە بە ئاشکران نایڵێن دوای ڕەنگە بەڵێ بەس سەبارەت بەلایەنە کوردیەکان ئەوەی کە بەڕێز وتت هەندێک لایەن دەیانەوێت دوا بخرێن پەیوەندی بە بەرژەوەندی کوردەوەیە کە ئەم خواستیان هەیە خودت پەیوەندی بە بەرژەوەندی حیزبیەوەیە کە دەیانەوێت هەڵبژاردنەکان دوا بخرێن من پێم وانە دواخستنی هەڵبژاردن هیچ بەرژەوەندیەکی تیاوێ لە ڕاستی ئەوەی لانی کەم من باسی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و لەگەڵ ئەنجومەنی نێرانی عێراقەکەم بەرژەوەندی لە دواکەوتنان نییە لە بەتایبەتی لای ئێمە لە پارێزگاکانی هەرێمە توانرێ بە کارتی بایۆمەتری کارتی زیرەک بتوانین دەنگ بدەین بەڵام ئێمە یەک مشکیلەمانەیە گەر کارتی بایۆمەتری تەواو نەبێ و لە کاتی هەڵبژاردنە کۆمیسیۆنی باڵا بڕیارێک دەربکا کە ئەوانەشی کارتیان بۆ نەکراوە دەنگ بدەن ڕەنگە ئێمە تووش مشکلەی گەورە بین تەزویر دەست پێ بکاتەوە بەڵام ئەگەر فریا بکەوین بە تۆماری بایۆمەتری بگەینە ڕێژەیەشی باش مەسەلەن لە سلێمانی ئێستا تازە لە 150 تێپەڕاندووە بتوانین لەو چەند مانگە هیمەتێ بکرێ بە پشتیوانی کۆمیسیۆنی باڵا بگەێنێتە ڕێژەی لە 175 و 80 بگاتە هەشتانی ترەوە قوبوڵە کۆمیسیۆن بە پێی نظام قوبوڵیە کە پارێزگای گەیشتێتە لە 180 ئیتر ئەوە لەوە لە هینەکانی نووسنگەکانی هەڵەگرێت تەجلی بایۆمەتری لەوە زیاتری پێویست نییە ئەگەر ئەوە بکەین لە ڕاستیە تۆماری بایۆمەتری یەکێکە لە میکانیزمە زۆر باشەکان کە ئەمجارە دەنگی پێێرەوە ڕادەی یا ڕێژەی گزیکردن لە دەنگی هەوڵاتیانە بۆ ڕادەیەشی زۆر بەڵێ سپاس بەڵێ دواتر دەگەڕێم وڵای بەرز سەرسەرە و لیستی
هاوبەشی کۆمەڵ و گۆڕانەوە پەیمانی دەکەین دەگەرم وڵاتان مامۆستا سپارت بە باخی پێکێنانی ئەو لیستەکە ئێستا بۆ سنووری مادەی 140 پێکێنراوە. ینی بۆچی مەسەلا ئەو لایەنە لەگەڵ یەکێتی و پارتی نەچوونە تاوپەیمانەتیەوە؟ ینی جیاوازەکە چییە بۆ کوردی ئێستا وا باشە کە جیالێکێتی و پارتی دابەزن بۆچی کە وا باشە بۆچی جیالێکێتی و پارتی دابەزن؟ خۆی لە ڕاستیداوا باش نەبوو، بەڵام یەکێتی و پارتی بارودۆخێکیان خەڵقان کە ئەم لیستە بەجیا دروست بێ. وا باش بۆ خەڵکی کوردستان کە هەموو لیستەکان پێکەوە بن و بەیەکەوە نوێنەرایەتی خەڵقی ئەو ناوچەیە بکەن بۆی دەنگەکان پڕتەواز باشە بارودۆخی ئێستاوا باشە ینی ئەو بارودۆخی ئێستا جیاوازە. من ئەڵێم ئێمە لە 26 ساڵی ڕابردوو دەسەڵاتی کوردی لەو ناوچانە ئەگەر لە خەڵکی کوردستان ئێستا لێوان لێو بوو بێ لە گلەیی لەسەر شکستی ئەو دەسەڵاتە لە ماوەی 26 ساڵی ڕابردوو کە تا ئێستا بوویەتی لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و لە هەموو ڕەهەندەکانیەوە، بەڵام ئەو ناوچە کوردستانیانە بەڕاستی زۆر زیاتر زەردمەند بوون و نانتوانی ئیدارەیەکی سەرکەوتوو کە نانتوانی سیاسەتێکی دروست پەیڕۆ بکەن لەو ناوچانە و کاریان نەکرد بۆ ئەو ناوچانە. بەڕاستی لە ڕۆژگارێکە کە کورد سەرۆک کۆماری عێراق جەنابی مام جەلال بوو کە پیاوێکی بەهێز و بەتوانا بوو، جۆگری سەرۆک وەزیرانی عێراق کورد بوو و کورد زۆر پێگەی بەهێزی هەبوو لە عێراقا و پشتیوانێکی نێودەوڵەتی باشی هەبوو و عێراق لە کێشە و قەیرانێکی گەورەدا بوو. لە هەموو ئەم حاڵەتانەدا ئەم دەسەڵاتی کوردیە کاری نەکرد بۆ جێبەجێکردنی مادەی 140 و چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانە. بەدەر لەوە نانتوانی خزمەتێک بەو ناوچانە بکەن. خێروبێری ئەو ناوچانە بە سامانی ژێر زەوی و سەر زەویەوە دەریان هێنا و فرۆشتیان و بردیان، بەڵام نانتوانی ئاوادانیەک لەو ناوچانە دروستکەن. لەو ناوچانە نانتوانی نمونەیەکی جوان لە ئیدارە و بەڕێوەبردن پێشکەشکەن. لە هەمووی دوو ئیدارەی هەرما بوو، دوو ئاسایشی هەبوو لە کەرکووک و لەکوێ و لەکوێ. هەنی تا فترەیەکی زۆر هەموو دائیرەیەک هەموو بەڕێوەبەرایەتیەک دوانی هەبووە لە کەرکووکە، یەکێک سەر بە پارتیەکێک بە یەکێتی. دوایەوە نانتوانی لەگەڵ پێکاتەکانی کەرکووکە بە عەرەب و بە تورکمان و هەرچی هەیە جۆرێک لە ڕێککەوتن و لێک نزیک بوونەوە تەبایی دروستکەن کە دەرەنجام ئەم حاڵەتانەی ئێستا لێ نەکەوێتەوە. بەڕاستی ئەمە هەمووی هەڵەی ئەو بەڕێوەبردنەیە کە ئەو ناوچانەی تووشی قەیرانێکی وا کرد و دەرەنجام ئێستا با بڵێن جارێکی تر ناوچەکان داگیر کراونەوە. بۆیە خەڵقی ئەو ناوچانە بەڕاستی بێزار بوون لەو دەسەڵات، بێزار بوون لە یەکێتی و پارتی، بێزار بوون لە یەکێتی و پارتی، بێزار بوون لەو دەسەڵاتی کە پێشتر بەڕێوەی بردوون، بێزار بوون لەوەی کە دەنگیان پێداون، متمانیان پێکردوون، وڵاتەکان تەسلیم کردوون، بەڵام خێروبێرەکەی بۆ ئەوان نەبووە. خێروبێرەکەیان بۆ کێ بوو؟ خێروبێرەکەی بۆ کەرکووکە بووە، بەڵێ بۆ کەرکووک نەبووە، بۆ دەسەڵات بۆ کۆمەڵێک دەسەڵاتدار بووە، نەوت و سامانەکەی فرۆشاوە، کوا کامی گەڕاوەتەوە بۆ کەرکووک و ناوچەکان. بۆیە خەڵقی ئەو ناوچانە بەڕاستی بەدوای بەدی لاگەڕێ. لە جێی خۆشێکی بۆی ئەو سیاسەتە دووبارە نەبێتەوە. من جارێک کرداواکەم ئەم هاوپەیمانەتیە فراوانتریش کرێ و فراوانتر بکرێ بۆی هەموو ئەو لایەنانەی تەنانەت کەسایەتی تریش چێ هەیە بێتە ناو هەم هاوپەیمانەتێ بۆی ئەم جارە بەڕاستی بە شێوازێکی نوێنەرایەتی و خەڵکە بکرێ بە شێوازێکی جیاواز و دڵسۆزانە لە خەمی ئەو خەڵکە ئەبێ وە چی پێ ئەکرێ بۆیان بکە. باشە پێ دوای ئەم لیستە پەیامی جیاوازتر لە یەکێتی و پارتی پێ بۆ ئەو منتیقانە من پێم وایە کە بەڕێزوتە داوام بێزار بوونە کەوان مەسەن لانی کەم 14 ساڵە دوای پرۆسەی داگیرکردنی عێراق حکومڕانیەتی ئەم ناوچانەکە بەس ئەم هێزانە حکومڕانی ئەم ناوچانیان نەکردووە. من ئەم هێزانە حکومڕانی ئەم ناوچانیان نەکردووە. ئەم هێزانە پەیامیان من نازانم تا ئێستا بۆ ناوچانە چییە، خۆشتا بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ نەکردووە، بەڵام پەیامی ئەم هێزانە ئەوەیە ئەم دەسەڵاتی کوردیە شکستی خوارد لە ناوچە کوردستانیان و لە ناو هەرێمیش و ستەمیان لە خەڵک کرد، مافی خەڵقیان خوارد، مافی خەڵقیان پێشێر کرد. ئەم لایەنانە هاودەنگن لەوەی کە ئەو زوڵم و ستەم و پێشێلکاری و ناعەدالەتێک کە پێشتر و جارێککە دووبارە نەبێتەوە و بەو خەڵکاڵێن ئەوەی بەسەرتان هات ئەوەی بەسەریان هێنان، یعنی خەڵک لە خەوا بۆ دەبا بەگەیشتۆتە سەری و تعدای لێکرێ و ئیهانەی پێکرێ و پێکرێ دەسەڵاتی کوردی بەرپرسیارە لەسەرەوەی کە لێیان کراوە. بۆیە ئەمانە بە دوای بەدی لێکاگەڕن. ئەبێ ئەم لایەنانە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن لە هەرێما و پێیان وایم حکوومەتە گەندەڵە و پێویستە گۆڕانکاری ڕیشەیی لە موسەساتی هەرێمی کوردستان و ناوچەکانە بکرێ، هەچی لە توانایانە هەیە بۆ ئەو ناوچانەی بکەن، چونکە ئەو ناوچانە بە خزمەتگوزاری بە بەڕێوەبردنێکی تەندروست بە سیاسەتێکی تەندروست دەتوانێت خزمەتیان بکرێ
و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان نەک بەو شێوازەیە یەکێتی پارتیکارە لەسەر کرد بەقەدەر ئەوەندەی بەبەستی حیزبی و دەستکەوت و داهاتی مادیان هەبوو بەقەدەرەوە کاریان بۆ مادەی 140 بەس ئێستا ئەگەر ئەو سێلایەنە لەگەڵی کێتی و پارتی بەشداریان کردبایە بۆ کورد زەرەر بوو ینی لەو منتیقانە بوون بۆ حکومەوەی کە ئەوان بێزار بوونن لەو دوێزە من پێم وایە زەرەدەکەوەیە کێتی و پارتی بۆ ئەو ناوچانە باش بۆ هەموو پێکەوە بین بەڵام بەڕاستی یەکێتی و پارتی ئامادەی ئەو هاوپەیمانێتە نین یەکێتی و پارتی دایانەوێت هەر کەسێک هاوپەیمانێتیان لەگەڵ بکە هەر ئەوان برا گەورە بن هەر ئەوان بڕیار بەدەست بن هەر ئەوان سیاسەتەکانی ڕابردوو جێبەجێ بکەن ئەوان دان بە هەڵەکانی خۆیان دانانێن ئەوان دان بەوایان نانێن کە شکستیان خواردووە ئەوان دان بەوایان نانێن کە بوونە بارێکی گەورە بەسەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە ئەوەندان بەوایان نانێن کە نەیان توانیوە لە سیاسەتەکانیانە سەرکەوتوو بن بەقەدەرەوەی بیل لە بەرژەوەندی خۆیان ومانەوەی حیزبی و هەڕەشەکردن و بەکارهێنانی هێز و شەرعیەتی شۆڕژگێڕی و خەباتی شاخ و کۆمەڵێک شت کەوانە بەڕاستی ئەکسپایر بووە بەسەر چۆ ئێستا نەوەیەکی نوێ هەیە و خەڵک چاوەڕوانی قۆناغێکی تر و چاوەڕوانی ژیانەکە ئەمانە لە هەموو ئەوانە شکستیان خواردووە دەستا ئامادەنین دانی پیا بنێن کەواتە هاوپەیمانەتی چۆن لەگەڵ حزبێکی وا بکرێت کە ئامادە لەگەڵ شکست خواردن پێمانێ لەگەڵ حزبێکی شکست خواردوو یا حزبێکدان بە هەڵەکانی خۆیانەنێ باش سپاس دەکەم مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای کاک مەحموود ڕەزان ناوی پەرلەمانیارە لەگەڵمان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەحموود ئەگەر بڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بە پێکەنانی ئەم لیستە ئێستا دوو بۆ چوون هەیە سەبارەت بە پێکەنانی ئەم لیستاوە بەشە بۆ ناوچە کوردستانیەکانی سنووری مادەی 140 بۆ نمونە بەرپرسانی و سەری سەبازەوەکەن لە پێناوەیە کە دەنگی کورد نەفۆتێ بەڵام لە بەرامبەردا مەسەلەن ڕخنەی هەردوو هێزەکەیە کە بەم لیستە دەنگی کورد پەر دەبێت ڕای بەڕێستان لەو بارەیەوە یەکەم وەڵام من پێم باشە لە ڕاستیە ئەم هاوپەیمانەتیە تەنیا بۆ ناوچەی مادەی 140 نەبێ من باش بە حاڵی خۆم نزیکەی 3 مانگ لەمەوە پێشتارێکم لە ئاوێنەیان بڵاو بۆتەوە ناوە بەرەو ئەڵتەرناتیڤی دەسەڵات و لە ناویان باسی هاوپەیمانی پێش هەڵبژاردنم کردووە 16 سوودم ژماردووە بۆ
هاوپەیمانی سوودەکانیان چییە کاک مەحموود؟ دەمێکە من لە ڕاستیە بە سوودەکانی زۆرە خەڵکی کوردستان لە ڕاستیە بێ ئومێد بووە لە هەڵبژاردن، بێ ئومێد بووە لە چوون بۆ سنووقی دەنگدان. ساردبوونەوەیەکی زۆر هەیە لە نەتیجەی شکستی 26 ساڵ حکومڕانی کوردی. ئێمە لە ڕابردووە یەکێتی و پارتی ئەو هەڵبژارنانەی کردویانە لایەنەکانی کە ئێمە کۆمەڵ و فترەیەک یەکگرتووەوانە ئۆپۆزیسیۆن بوون. هەم دروشمەکانی ئۆپۆزیسیۆن لە ڕاستیە نەمانتوانی بهێنن دێ لەبەرەوەی دەنگی زۆرمان نەبوو و هەم دروشمەکانی دەسەڵات هەمویان بوون بە تۆز لە ڕاستیە. ئێستا دەنگدەرانی کوردستان بڕوایان نەماوە بۆ ئەوەی هیوا بوو بژێنینەوە کە ئەم جارە گۆڕانی کاریگەر ڕوئەیە ئەوەیە کە زۆرترین هێزکە لەگەڵ گۆڕینن، زۆرترین هێزکە لەگەڵ دژی ئەم دەسەڵاتە، دژی ئەم تەجروبەی 26 ساڵی ڕابردوون هەمویان لە هەوپەیمانیەکە بەیەکەوە کۆبنەوە بۆ ئەوەی زۆرترین دەنگ بێنن و بتوانن ببن بە بەدیلی دەسەڵات. ئێمە تا نەبین بە بەدیلی دەسەڵات لە ڕاستیە هەرێمی کوردستان نە بەرەو پێشەوە ئەچێەوە ناتوانێت سەقامگیری بەخۆیەوە ئەبینەوە نەژانی خەڵک باش ئەبێ. ئەبێ ئێمە بم هەوپەیمانێتێ چەم توانین فراوانی کەین. ئەمە هیوایەکی زۆر ئەینەوە بە دەنگدەر بۆ ئەوەی بە گوڕەوە ئەمجارە بێت ئەنجا وەکو جاران نییە هینت دەوەکو عەرەبەکە لە ترید ئەرنەب خوز ئەرنەب ترید غەزال خوز ئەرنەب هەر لە هەو دوو حاڵەتەکە جاران هەر یەکێتی و پارتی بوو دەنگە بەیاونەنە هەر یەکێتی و پارتی بوو. ئێستا خەڵک بێزار بووە لەبەر ئەوە پێویستەکە بەرەی گەندەڵ بەرەی شکستێنانی حکومڕانی 26 ساڵەی کوردی بکەونە کەنار. هەوپەیمانی ئەکەن بەیەکەوە ئەیکەن بیکەن نایکەن بە تەنها خۆیان چی ئەکەن بیکەن، بەڵام هەموو هێزەکانی کە ئێمە دژی ئەو دەسەڵاتە و دژی ئەو حکومڕانیە و لەگەڵ داهێنانی نمونەیەکی نوێن لە حکومڕانی فەرمانڕەوایی کوردیە لە ڕاستیا پێویستەکە هەمومان بەیەکەوە کۆبینەوە لەم حاڵەتا. تەبعەن وەکووتم من 16 سوودم ژماردووە ئێستا هەموویم نایەتەوە بیر بڵاوم کردوەوە لەو تارێکی درێژە لە ئاوێنیان نزیکەی 3 مانگ لەمەوە پێش بڵاوەوە. من لەگەڵ ئەوەم کە لە ڕاستیا لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستانیش بۆ ئەنجومەنی پارێزگاکانی کوردستانیش و لەسەر ئاستی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ڕاستیە ئەم هەوپەیمانیە بە یەک لیستی نیشتیمانی داببەزێ و یەک بەرنامەی نیشتیمانیشی هەبێ. لە ڕاستیە طبعاً فەرقەکە لە نیشتیمانی لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بۆ ئەوە لیستێکە لەسەر ئاستی عێراق لیستێکی نیشتیمانی یا دیدگای نیشتیمانی یا بەرنامەی نیشتیمانی. کاک مەحموود بۆ کوردستانیش شتێک جیاوازی هەیە لە ڕاستیە بۆ ئەوەی بەهێز ببین بۆ ئەوەی ببین بە بەدیلی ئەم دەسەڵاتە ئەبێ ئەم هەوپەیمانیە لە پێش هەڵبژاردنەوە بکرێ چونکە قووەتی هەوپەیمانیەکە لە پێش هەڵبژاردن زۆرە نەک لە دوای هەڵبژاردن. لەسەر بەرنامەی حکوومەتی دوای هەڵبژاردنیش ڕێبکەوین هیوایەکی زۆر گەورە ئەێنەوە بە خەڵک. لەبەرەوە من لەگەڵ ئەوم ئەم هەوپەیمانیە لە ڕاستیە لەسەر هەموو ئاستەکان بێ، لەسەر ئاستی هەرێمش و لەسەر ئاسی عێراقیش بێ. سەبارەت بەوەی بۆچی ئێمە لەگەڵ یەکێتی و پارتی داخلی هاوپەیمانی نابین، من پێم وایە گەورەترین غەڵەتی سیاسی و خۆکوژی سیاسی ئەوەیە هەر چێژێکی سیاسی بچێ بە تاک یا بەکۆ لەگەڵ یەکێتی و پارتی یا لەگەڵ هەر کامیان بەجیا بچی هاوپەیمانی بکە، چونکە ئەوان لە ماوەی 26 ساڵی ڕابردووە هەرچی ئەزمونیان کردۆ شکستیان هێناوە و ناتوانن بە هیچ جۆرێ هیچ بچی بە خەڵگەڵێن. مەسەرەن ئەڵێن ژیانت خۆشەکەین ئەوە 26 ساڵە بە خەڵک واڵن، ئەڵێ خزمەت گوزاری بۆ ئەهێنین ئەوە 26 ساڵە ئەیڵێن و نەیانتوانێەوە، ئەڵە شەفافێتی بۆ ئەهێنین خۆیان خی هێنن ینی تاریکاندنن. هەرچی شت هەیە لەو 26 ساڵەیە دروشمی جوان هەیە بە خەڵکیان وتووە و نەکنیان هێناوەتە دی خراپتریشان کردووە. لەبەر ئەوە هاوپەیمانیکردن لەگەڵ ئەم جۆرە هێزانەیە بێجگە لە ئینتیحاری سیاسی هیچ شتێک نییە و بمبەخشن موشەی غەبای سیاسیش بەکاربێنم هەر هێزێ بچێت لەگەڵەوانە و پەیمانی بکە غەبای سیاسی هەیە لە ڕاستیە. لەبەرەوە ئێمە چەند دووربین لێیان باشە لەناو طبعاً ئێمە وەکو هاوپەیمانی وەکو حیزب ناچین لەگەڵ یەکێتی و پارتیە هاوپەیمانی بکەن، بەڵام ئەکرێ
لە ناو یەکێتیە ڕەنگە عنسوری باشە بێ لە ناو پارتیە عنسوری باشە بێ ئەوانە ئەگەر بەتاک هاتن بۆ ناو ئەو هەوپەیمانیە بێزار بوون لە حیزبەکانی خۆیان و حەقیشانە بیر بکەنەوە ئەم حیزبانیان بۆکوێیان بۆکوێ ئەبن هەم نیشتمانەکە بۆکوێ ئەبن هەم ئەم گەلە بۆکوێ ئەبن بێژگە لە ئاندەیەکی تاریک لە سای ئەم حیزبانە هیچ ڕۆشنایەک لە ئاسویا دیار نییە لەبەرەوە ممکنە کەس بە تا کەسی باش لە تاک لە ناو ئەوانە بێتە دەرێ بێتە ناو ئەو هەوپەیمانیەوە ئێمە بێژگە لە حیزبی سیاسی لە ڕاستیە کەسایەتی زۆر محتەرەم و بەهێزی ئەکادیمی کۆمەڵایەتی سیاسیمان هەیە کە لە دەرەوەی هەموو حیزبەکانن ئەتوانین سوول لەوانی ژوەرگرین ئەوانە هەمویان بێنین بۆ ناو ئەو هەوپەیمانیە بین بە بەدیلی دەسەڵات لەبەر ئەوە لە ڕاستیان لە هەر شوێنێک ئەوە ناوچەیمان 240 بێ یا ناو هەرێمی کوردستانیا لەسەر ئاستی عێراق بە هیچ جۆرێک گەورەترین غەڵەتەوەیە کە ئێمە هیچ هێزێک بچێت ئێمە بەنسبەت ئێمە وەکو گۆڕان من خۆم پێم وایە ئینتیحارەکەی بچین لەگەڵ ئەو دوو هێزە بە تاگیا بە کۆ هەوپەیمانیان هەتا لیان دووربین یعنی ڕەنگە هەتا لەوان دووربین لە خوا نزیک بین لە ڕاستیە هەتا لەوان دووربین لە خێر نزیک بین هەتا لەوان دووربین لە ئیشی باش نزیک بین لەبەر ئەوە ئەبێ لیان دووربین وەکو وتم لە هەمویان نا لە ناو هەردوو لا کادر هەیە کادری باشان هەیە محتەرە من ئەوانە توانن بێن لەگەڵ ئێمەیە لە بەرە ڕاستەکەیە خۆیان بدۆزنەوە بێن لە بەرە ڕاستەکەیە لەگەڵ ئێمەیە ببن بەهێزی گۆڕین بۆ سپاس دەکەم کاک مەحموود تەجروبە ناشرینە بەڵێ سپاس دەکەم دەتەگەرم وڵای بەڕێز مامۆستا دارە پێ دوایە ینی کاک مەحموود ئاماژەبی خۆکوژی ئەگەر بۆ کورت ینی لەگەڵ ئەوان دابەزێت لەو ناوچانە بەڵام منیش پێم وایە بە هیچ شێوەیەک بەڕاستی بەرنامەی ئەم لایەنانە نابێت تێکەڵ بێت لەگەڵ ئەو تەجروبەش کە خواردەی ساڵانی ڕابردوو کراوە و منم هەنگاوی دروستبوونی هاوپەیمانێتیە بە هەنگاوێکی گەورە ئەزانم و حەقی خۆیەتی پیرۆزبایی باشە گەورەیە بۆ خودی دەستکەوتی حیزبی ئەوانیان گەورەیە بۆ خەڵکی کوردستان ئەگەر بەڕاستی هەر حیزبێک بێوێ خزمەت بە خەڵکی کوردستان بکە خزمەت بە وڵات بکە خزمەت بە خۆشی بکە دەبێت بیر لەوە بکاتەوە بە چی چارەسەری کێشەکان دەبێت هیچ حیزبێک بە ئەم حیزبانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن یان پیان وایە دەسەڵات شکستی هێناوە و پیان وایە دەسەڵات گەندەڵ بووە ناتوانن بە تەنیا ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە ببنەوە کە 26 ساڵە بە شێوەیەکی سیستماتیک حکومی ئەم وڵاتیان کردووە داهاتی ئەم وڵاتیان قۆرق کردووە و هێزیان پێکهێناوە بە هەموو جۆرەکانیەوە و ڕێگان نەداوە تەنانەت یەک ئەندامی لایەنێکی تر لە ناو هێزەکانی ئاسایش و ئەو بابەتانەیە ببێ گەرزانی بێشتیان دەریان کردووە واگەر لە هەڵبژاردننیشا لایەنێک دەنجی هێنابێ مەسەلەن بۆ نمونە هەستیان کردبێت لە ناو ڕیزەکانی ئاساییشا کۆمەڵی ئیسلامی 50 دەنجی هێناوە گەورەترین کێشان بۆ بگەڕنەوە 50 کەسە چێ بۆی لەو ڕیزانە دەریان کرد ئەمە ئەم هێزانە ئەوە مامەڵایان کردووە لەگەڵ خەڵکە لەبەرەوە من لەگەڵەوە نیم بە هیچ شێوەیەک بەڵام کە ئێمە هەست بۆ مەترسی ئەکەین وازانین هەرێمی کوردستانیان بەم ئەقارە بردو ئێستاش ئامادەنی وازی لێبێنن ئامادەن هەموو هێزەکانیشان بەکاربێنن لە پێناویمانەوەی خۆیانە و ئامادەن هاوپەیمانەتی دروستکەن لەگەڵ دوژمنانی کوردیش لە پێناویمانەوەی خۆیانە لابردنی ئەم هێزە لابردنی ئەم هێزە تۆیا بێ ڕاپەڕینێک بکەی کە پێم وایە ئەمانانەیە لافاوی خوێن هەستێنن یان ئێمە هەیە میلیشای چەکداریشمان نیە ڕوبەڕوان بینەوە پێشمان پەسند و تەندروست نییە کەوا بێ بەچی ئەکرێ بەوەی لە هەڵبژاردنە بە دروستکردنی ئەو هاوپەیمانێتێ بۆیە منم حیزباناڵم ئەگەر دڵسۆزی خەڵکی کوردستان و خۆشیانن با بەرژەوەندی حیزبیشیان لە بین بچێ ئەگەر پێیان وابێ با هاوپەیمانێتەکە بۆ کوردستانیش بەردەوام بێ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشە بە یەک لیست دابەزن چونکە ئەگەر بە یەک لیستدا نەبەزن هاوپەیمانێتی دوای هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەڕای من بارودۆخەکە ناگۆڕێت چونکە زۆر گەورەترین لیست حکوومەت دروزەکە کام لیستە زۆرترین دەنجێناوە سەرۆک وەزیرانەوە لەبەرەوە ئەگەر ئەم لیستانەی ئێستا هاوپەیمانیان دروست کردو ئەگەر بە یەکەوەدا نەبەزن هیچیان ناتوانن ببنە گەورەترین لیست کە ناتوانن لێکێتی پارتی زیاتر بێنن بە تەنیا مانای وایە ناتوانی گۆڕانکاری بکەن و ئەو بەڵێنانەی دابووشیان جێبەجێ نابێت بۆیە من پێم وایە هەندێک بەرژەوەندی حیزبیش واز لێ بێندرێ من تاکی لە قسەکانی کاک مەحموود دەکەم زۆر جوانە پێویستیمان بەوەیە هەموو ئەم لایەنانە و هەر لایەنێکتری هامادەیە و خەڵکێک لە ئاسی بەرپرسیارەتی وەکو تاک وەکو گروپ لە ناو پارتی و یەکێتیشە بن دان بۆ دابنێن کە ئەم دەسەڵاتی پێشوو باش شکستی خواردووە ئەم حیزبانە نایانتوانی و سەرکەوتوو بن لە کارەکانیان ئامادە بن بێرە هاوپەیمانەتە پێشوازیان لێ بکرێ
و بە یەک لیست بۆ کوردستان دابەزین زۆر زۆر گرنگە زۆر باش بێ لە ئێستا کاری بۆ بکەین چونکە هێشتا کاتی ماوە و بۆ هاوپەیمانێتەکەی عراقیش من سەرەتاش وتم ڕام لەگەڵەوە بە لە هەموو شوێنەکانە بە یەکەوە یەک لیست دروستکەین بۆی بتوانین لیستێکی بەهێز بێەوە زۆر باش بەس ئەو لایەنە کە ئێستا لیستی هاوبەشیان پێکێناوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو سەدانی بەغدادیان کرد دەکرێت چی بکەن بۆ ئاساییکردنەوەی دۆخی و ناوچانە بەر لە هەڵبژاردن خۆتە نەزان ڕەنگە خەڵکی ئاوارەی کورد تا ئێستا نەگەڕابێتەوە بۆی کە هێزە سەگدارەکانی عێراق سوپای عێراق کۆمەڵی پێشەکاری برا من هاوڵاتیانکی ئەو کارە تۆزێک ئەستەمەکە لەوەی ئەم لایەنانەی کە چوونە بەغدا و دەستچن و دایانەوە کارکەن لە ئێستا لە حکوومەتی هەرێمانی تا ئێستا هەرێم حکوومەتێکی هەیە و پەرلەمانێکی هەیە ئەم پەرلەمان و حکوومەتایەکێتی و پارتی لی بەرپرسن و بەڕێوەیە بن و ئیدارەیە دەن و خۆشیان بەرپرسن لەوەی کە کردویانە ئەگەر ئەم حیزبانە ئەگەر ببنە بە دیلی حکوومەت ئەمە لەم بارودۆخە بەبێ هەڵبژاردن و بەبێ گۆڕانکاری ناکرێ بە دیلی حکوومەت نین تام ئەگەر نابنە بە دیلی حکوومەت وەکو حیزب هەر کۆمەڵێک داواکاریان پێکرێت کۆمەڵێک هەوڵیان پێدرێت کۆمەڵێک بەڵێنیان پێدرێت تاو کاتی ئێشنە حکوومەتەوە حکوومەتی عراقیش لەم بارودۆخە من پێم وایە بە هەلێکی باشی ئەزانێ چونکە ئەو حکوومەتەی کە لە بەغدایە و ئێستا سزای خەڵکی کوردستانەدا ئەوانە هاوپەیمانی دەسەڵاتە کوردیەکەی ئێمە بوون و مامەڵیان لەگەڵ کردوون و بەرگریان لێ کردوون ئێستا هەر ئەوانە سزای خەڵکی کوردستانە دەن و ئەوان ئێستا بینن کە دەسەڵاتی کوردی حکوومەتی کوردی ئەمە بارودۆخەکەیەتی من پێم وانی استیغلالی ئەوەکەن تا ئێستا وەکو پێویست هیچ هاوکاریان نەکردووە و کێشەشیان نێلاوانەی تا هەڵبژاردنەکانیش نێکەنیانێ زۆرترین دەنگ کۆکەنەوە بۆ خۆیان زیادە لەسەرەوەکەن بەڵام ئەم دەسەڵاتەی ئەمەوەندە بێباک بوو ئامادە نەبوو لە پێناوی ئەوەی بەغدا گوێمان بۆ بگرێ حکوومەتێکی بەزگاری نیشتیمانی دروست بوو وایە لە هەموو لایەنەکان کە ئەم حکوومەتە هێز و پێزیە بوو هەم لە بەغدا گوێی بۆ گیرا توانی بە ناوی حکوومەت و خەڵکی کوردستانەوە دانوسان بکە وی سەقافەتی خەڵقیش تا ئێستا گەشت بوو و هەم لە دەرەوەش لە وڵاتانی ناوچەکە و لە ئەمریکا و لە یەکێتی ئەوروپا و لە هەمووی ئەمە بۆ جێگای ڕەزامەندی هەمویان و پشتیوانی لە یەکرا خەڵک بەم ئەقارایە ناڕۆی بەڵام ئەم دوو حیزبە لە پێناویمانەوەی خۆیان ئامادە نەبوونەوەش بکەن کە خەسارەتمەندی گەورە خەڵکی کوردستانە ڕەش و ڕوتێکە کە چەند مانگێکە چاوەڕێی موچەکەیەکە خانە نشینێکە کە هێشتا موچەی مانگی ئازاری ساڵی ڕابردووی وەرنەگرتووە و تەمەنی 80 ساڵە و چاوەڕێی 200,000ێکە وەریگرێ بەڕاستی ئەمانە لە پێناوی کورسەکەی خۆیانە هەموو ئەوانیان لەبیر چۆ نەیان کرد بۆیە پێویستی بەوەی ئەم لایەنانە بەیەکەوە بەڕاستی زۆر باش بەس ماوەسە بۆ ناوچە جێناو بکەن کە لیستێکیان پێ ئەو لایەنە مەسەڵەن نەتوانن چی بکەن بۆ نمونەگەری و پارتی بۆ ڕفراندۆمە و نەهامەتیان بەسەر خەڵک داهێنابێ ئێستا لەسەر پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک ڕێک ناکەون لە بەرامبەر ئەم لایەنە ئەرکیان چیە بەسەر دەتوانن چی بکەن بۆ ناوچانە من ئەڵێمە بێ ئەم لایەنانە بەڵێن بەو خەڵکە بدەن کاتێک کە دەنگیان پێدرێ و دەچنە پەرلەمانی عراق و دەچنە حکوومەتی ئایندەی عراق دوورنی ئەم لیستە لە حکوومەتی ئایندەی عراقا بەشدار بێ ڕۆڵیشیە بێ ئەبێ هەموو ئەوانەی کێتی پارتی لە ساڵانی ڕابردوو نایان کردو جێبەجێکەن لە پێش هەمویان و مادەی 140 هەموو ئەو کێشانەی هەڵپەسێردراون لە نێوان عراق و هەرێمی کوردستانە ئەو چاوشارکێی چەندین ساڵەکراوە لە پێناوی بەرژەوەندی خۆیان نەجارێکترەوە دووبارە نەبێتەوە زۆر بە شەفافانە مامەڵە لەگەڵ عێراق بکەین لە هەر ڕوویەکەوە ئێمە هەرێمێکین تا ئەمڕۆژ لە عێراق تا ڕۆژەی جاژە بینەوە هەر بە شەفافی و بەڕوونی داوای جیابوونەوە بکەین لەگەڵ ئەوانە پێک بێت ئەم چاوشارکێی کە کراوە هەرێم بۆ خۆی سەرەت و سامانی وڵاتی تاڵان کردو هیچی لە بەغدا ئاشکرا نەکردووە بەغداشی تر بارزی خۆی بۆ شێوازە مامەڵەی کردووە دەرەنجام خەڵکی کوردستان تیازەرمەند بووە بۆیە دەبێ ئەمان بە خەڵک بڵێن ئەوەی یەکێتی و پارتی نایان کردووە ئێمە یان ئەو هەڵانەی ئەوانتان بۆ ڕازەکەینەوە لەسەر و هەمویانەوە مادەی 140 جێبەجێ بکرێ ئەمنیەتی خەڵک جێبەجێ بکرێ خەڵک هەست بە ئیستیقرار بکە ژیان و گوزەرانی خۆش بکرێ یعنی کۆمەڵێک شتی زۆر گرنگکەیە کام هاوپەیمانەتی ئیشی لێ بکە بەڵێن بە خەڵکدا بۆی ئەو کاتەی کە هەڵبژاردن دەکرێت و خەڵک دەنگ و متمانیان پێدەدا بتوانن کاریان بۆ بەڵێ سوپاس دەکەم کاک مەحموود ئەگەر بگەڕێمەوە لای بەرز کاتمان کەمەوە ئەگەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان بدەوێت سەبارەت بە مەسەلەی پێشتر پرسیارەوەم لێ کردی ئایا ئێستا بۆ نمونە دەنگی کورد ئایا بێسە بۆ نمونە بۆ چوونێکێک کە پێی وایە یەکێتی و پارتی پێیان وایە کە دووسکەم لیستە دەنگی کورد پەردەکا لەو ناوچانەوە لە بەرامبەرشدا ئەم سێزە پێیان وایە بەم شێوێ دەنگی کورد دەتوانرێت لەو مەنتیقانەوە گلانی کەمە خۆی بهێڵدرێتەوە یاخود باز لە تێکچوونی ڕێگریزی کورد دەکرێت یەکریزی کورد ینی بەمە تێک دەچی یاخود بەچی یەکریزی کورد تێکچوو بە کورتی بێ سپاس دەکەین یەکەم هەرچی ناوچەی جێناکۆکە لە ڕاستیە لە ئێستا لە یەکێتی و پارتی بێزارن چکە هەموو وەڵێنەکانیان لە 13 ساڵ و 4 ساڵی ڕابردووە بە برچاوی خۆیانەوە بوو بە هەڵم هەموو وعدانەی دایان ناڕاست دەرچوو
و نەک نەیانتوانیوە نەتەوەکانی کە ڕازی کەن تاوەکو پێکەوە ژیان دروست بێ لە ناو نەتەوەی کوردیشان دابش کردووە لەو ناوچانەیە لە ڕاستیە لەبەر ئەوە ئەودوانش کستیان هێناوە پیرۆزیان بێ ئێستا هاوپەیمانیەکیان هەیە بە یەکەوە با بچن لەوێ ئەوەی کە لەگەڵیان ناما بێ هێشتا بەتەمای یەکێتی و پارتی بێ ئەو ناوچانەی بۆ بگەڕێنێتەوە یا بەتەمای یەکێتی و پارتی بێ لەو ناوچانە ژیانی بۆ تەمین کا و کەرامەتی بپارێزێ کە نەیتوانیەوە لە ڕابردووای چامکە ئەگەر تاوەکو ئێستا بڕای پێیان ماوە بچێت دەنگ با بەوان بەڵام بە بۆچوونی ئێمە زۆرینەی خەڵکی ئەو ناوچانە بڕوایانە بە یەکێتی و بە پارتی ماوە لەبەرەوە دوو لیستی بووە بە ضرورەت ئەوانەی کە ئێمە ئەتوانین خزمەت بکەین لیستێکین چێ لەوان ناڕازیە بێ بە دەنگ با بە ئێمە چێش بڕای بە ئێمە نیە بچێتەوە دەنگ باتەوە بە یەکێتی و پارتی لەبەرەوە دەنگ دەنگ نافەوتێ ئەجنا ئێمە لەگەڵ یەکێتی و پارتیا بچینە لیستێک هەموو ئەوانەی کە ئێستا جنێو بە یەکێتی و پارتی ئێن و ئەندامی یەکێتی و پارتی بوون لە ڕابردووە و شەڕیان لەسەر یەکێتی و پارتی کردو ئێستا خۆیان پیانەڵێن خائین ئەوانە ئەو کاتە دەنگ بە ئێمەش نادەن ئێمەش بە ئەوانەوە ئەسووتێ لەبەرەوە با بچین ئەوان ئێسەوە هەی پەیمانەکان پێکێنا تازان پرسیارە لە نەکردنیە چکە ئێمە ئەو پەیمانیەکی جامان دروست کردووە یەکێتی و پارتیش بۆ ناوچەی مادە 140 بۆ خۆیان پیرۆزیان بێ هەپۆیمانیەکیان دروست کردووە بچن بۆ خۆیان دەنگ کۆکەنەوە بەڵێ کاک زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بە یەکڕێزی کورد تێک نادا بە کورتی یەکڕێزی کورد بە چی تێک دێ زۆر بە کورتی لە ماوەی کەمتر لە نێو خولەک سوپاس دەکەین یەکڕێزی کورد یەکێتی و پارتی لە 26 ساڵی ڕابردووە سەبەبی تێکدانین چونکە یەکڕێزی بە دروستکردنی نمونەی جوان بە دروستکردنی دامەزراوەی نیشتیمانی باشکردنی ژیانی خەڵک بە پاراستنی کەرەمەتی خەڵک بە هێنانەدی دیموکراتی ڕێزگرتن لە مافی مرۆڤ بەمانە یەکڕێزی دێتە دینێک بە شەق ئەوەی یەکێتی و پارتی کردویانە لە ڕابردووە بە زەبری چەک و پارە شتێکیان وەهمێکیان دروست کردبوو کە نایان نابوو یەکڕێزی کە نەبووە و ناویشیان نابوو یەکهەرێمی کە نییە هەتاوەکو ئێستا دوو هەرێمە لە ڕاستی ئەوە لە واهیمەی خەڵکایە ئەجنان لەسەر ئەرزی واقع لە 26 ساڵی ڕابردووە ئەم دوو هێزە نەیانتوانیەوە نە یەکڕێزی بێن نەدی و نە یەکهەرێمی بێنەدی خۆیان سەبەبی تێکدانی یەکڕێزی و سەبەبی دوولەتکردنی هەرێمی زۆر سپاس لەبەر ئەوەی کەوا بەڵێ سپاس دەکەین کاک مححمود زۆر سپاس بۆ بەرز کاک مححمود ڕەزا ئەندامی پەرلەمانی عێراق کە لە سلێمانیەوە لەگەڵ ماموێر وە بەرز ماوەسەدارە محەممەدەمین ئەندامی پێش سەکرایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە سوودی سەرەکی لەگەڵ مامون سپاس بۆ میێرانی بەڕێز سپاس باوکاران و پاتان لەگەڵ